بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. چەند ڕۆژ لەمەوبەر 32مین ساڵوەگەڕی شۆڕشی ئیسلامی لە ئێرانێ بوو. داخوا دەستکەوتەکانی شۆڕشی ساڵی 1357 هەتاوی 1970 زاینی بۆ خەڵکی ئێران چنە؟ ئایا ئەو شۆڕشت دەبوایە کرابە؟ ئایا تەنیا ڕێگاوە بوو کە شال لا بچێت واتە بژاری دیکە لە بەردەست یا لە بەردەم خەڵکی ئێرانێ نەبوو؟ خەڵک داخوا بە ئامانجەکانیان گەیشتونە و پرسیاری هەرسەرەکیش ئەوەیە کە ئایا بۆ ئەوی کە کوردستان خەڵکی کوردستانی ئێران بە مافەکانی خۆی بگات دەبێت زوڵانەوە دەپێشدا لە تاران و شارە گەورەکان دەست پێ بکە یان بە پێچەوانە کوردستان دەتوانێت بۆ خۆی دەست پێش خەربێ. جارێکی دیکە دەگەڕێنەوە لای میوانەکانمان کاک ئەحمەد ئەسکەندەری شارەزای سیاسی و کاک عەزیزی ماملێ. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاک ئەحمەد با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. ئەگەر بە کورتی بڵێ دەستکەوتەکانی شۆڕشی 1957 هەتاوی 1970 زاینی بۆ خەڵکی ئێران بەگشتی چ بوو؟ ئێستا دوای 42 ساڵ و دوای ئەوەی کە ڕژیمێکی نەگریس حکوومەتی بەدەستەوەیە و هەموو نەک هەردەستی هەموو لەشی خوێناویە باسی دەستکەوتکردن برێک زەحمەتە بەڕاستی، چونکو شتی خراپی زۆری لێکەوتوێتەوە. بەڵام ئەگەر باسی دەستکەوت بکەین دەتوانین باسی دەستکەوت لەو مانگ و بە تایبەت مانگ و ساڵێک دوای ئەوە بتوانین بیکەین بۆ ئێمە کە نەکێشە ساڵێکیش بۆ ئێمەی گەلی کورد. بەڵام بەڵێ هەموو شۆڕش و هەموو سەرهەڵدانێک دەستکەوتی هەیە. دەستکەوتێکیانەوە بوو کە بزوتنەوەیەکی جەماوەری کەوتە ناو خەڵکەوە لە پڕێکدا بە تایبەت من کە سەقزیم و لە سەقزم وەک کاک عەزیز نییە کە لە جەنگەی لە مەهابات و لە شارێک بووە کە دایمە پڕ بووە لە ئەدەب و لە شعر و نووسین و ئەوانەی کوردی بۆ ئێمە شتێکی زۆر تازە ئەوە بوو کە پەیتا شاعیر دەردەکەوتن لە کوردستان لە سەقز شعریان دەخوێندەوە لە بۆنەکانە. ئەوەڵیش پێمان وا بوو شعری شاعرانی ترە خوێندنەوە دوای دەرکەوت کە نەخێت شعری خۆشیان دەخوێندنەوە و ژمارەیەک شاعر هەن کە مەودانە بووە دەرکەون. لەوە بگرە هەتا هاتنە مەیدانی هەموو چین و توێژەکانی خەڵک و ئەوەی کە ئەو بیر و بووەوەڕە پەیدا بوو لە ناو خەڵکدا کە ئێمە دەتوانین سیستەمی سیاسی وڵات بگۆڕین و بەو ئامانجێشەوە هاتبوونە ناو شۆڕشەکەەوە. دیارە لێرە ڕەنگە پێویست بێ ئاماژە بەوە بکەین کە هیچ کەس، من باسی خۆش مەکەم، 3 مانگ 4 مانگ بەلەوە بەڕاستی پێمان وانە بوو ئەم ڕژیمە ئەڕوخێ خۆوان نەبوو بە بەرنمەیەکی داڕێژراوە ئێمە دامان نابوو ئەم ڕژیمە بڕوخێنین و حکوومەتێکی تر هەڵبگرین و داینین لە جێگایە. وانە بوو. باوەڕ ناکەم زۆر کەمی شۆڕش ڕووی داوە، تەنانەت شۆڕشی ئۆکتۆبری جوانە بووە کە ماوەیەکی زۆر پێشەوە زانی بێتیانەوە خەریکە ئەڕوخێ. بەڵام هەرچۆنێ بێ ئێمە دەمانزانی چیمان ناوێ بەڵام نەمانەزانی چی بەڕێکوپێکی دابنین لە جێگای لەبەر خاتری ئەوە کە حکوومەتێکی دیکتاتۆری بوو ڕێگای نەدابوو بیر و بۆچوونی سیاسی گەشە بکە. بۆیە دەستکەوتەکانی وشاری خەڵک بوو بە بۆچوونی من وشاریەکی شعر و ئەدەب و مێژوو خوێندنەوەیەک بوو هی کوردی و ئاشنابوون بە مێژووی کوردستان بوو لەلایەن گەنجان و بە تایبەتی وەلایەن خەڵکەوە بەگشتی. ئەوە بوو کە چین و توێژەکانی کۆمەلگا هاتبوونە مەیدان خەباتیان دەکرد. ئەوە بوو کە دەرکەوت دەتوانێت بە ڕاپەڕینی خەڵک ڕژیمێکی بەو هەموو دەسەڵات و هێزەوە بڕوخێ. بەڵام زۆر بەداخەوە هەر زۆر زوو دەستکەوت دەرکەوت کە ئەوە نەبوو کە ئێمە ئارەزوومانەکرەوەی کە هاتە جێگای سەرڕای ئەوەش هەروەکو لە هەڵلقەکانی پێشووە باسمان کردووە ئێمەی کورد کە توانیمان بەرەنگار بینەوە و ئەو دەستکەوتانەمان بوو کە من پێم وایە هی خۆمان بە تایبەتی بوو هی ئەو ڕاپەڕین و سەر هەڵدان و بەشداریە گەرم و گوڕە بوو کە ئێمە لە کوردستان بوومان. ئەوەشمان لەبیر بێ کە کۆبوو جوڵانەوەی لە کوردستان و سەرهەڵدانەکان لە مەهاباتەوە ڕۆژی 7 مانگی 6 1970 کە کاتە حەفدەی جۆزەردانی 1357 ئێران دەستی پێکرد ئەو وەختەی کە نەمر عەزیزی یۆسفی کە تازە لە زیندان ئازاد کرا بووە
و بەداخەوەجانی بەخت کرد نێژرا لە مەهاباد و لەوێ مامۆستا شایزەدین سەوباسێکی کرد تەلقینێکی بە کوردی خوێند و دوایەوە ئەوەندە خەڵکەکە بە خۆش هاتن کە دەستیان کرد بە خۆپیشاندان و ئەوە سەرەتای خۆپیشاندانەکان بوو لە کوردستانی تر دوایەوە لە شارەکانی تریشەوە دەستی پێکرد بۆیە ئەگەر لەو زاویەوە چاوی لێ بکەین بەڵێ دەستکەوتمان بووە. کاگازی لەگەڵ کاگ ئەحمەدەوە هەردووکتان شۆڕشی 1950 هەتاویتان باشیوە بیردێ ڕوانگەی بەڕستان چۆنە دەستکەوتی هەبەوە ئەو شۆڕشە؟ من پێشەکی ڕێگام بدەن کە لە درێژە پێدانی قسەکانی کاگ ئەحمەددا باسی سەرقەز بکەم چونکە وەختە منیش لە سەرقەز بووم و دەزانم خەڵکی سەرقەز بەڕاستی چەندە لە پلەیەکی بەرز و باڵادا لەو شۆڕشادا بەشدار بوون بەتایبەتی مەسەلەی نەتەوەیان بەرز کردەوە ئەو وەختە بۆ ئاگاداریتان یەکەم جار لە پاش کۆماری دموکرات کە جێژنی کۆمار گیرا لە شاری سەرقەز بوو لە دوی ڕێبەندانی 1356 لە 57 بوورن لە شاری سەرقەز مامۆستا مەلا ئاڵای محەممەدی ڕێگای دامن چوم داوام لێ کە ڕێگای دەن کە بێن کوتی بە خۆشم دێ بەشداری دەکەم یعنی ئەوە خەڵکی سەرقەز بەڕاستی زۆر دەبێ ئیسان ڕێزان لێ بگرێ بەزوتنەوەی زۆر بەربڵاو بوو لەو شارە. ئەوە یەک لە پاشان ڕاستەکەی سەرکەوتنێکی کاتی بوو سەرکەوتنەکان ئەوە بوو کە لە کوردستاندا چەند دیاردەی گرنگ و دموکراتی و بەهێز و ئازاد هاتە ئاراوە لە هەمووی گرنگتر ئەوە بکو کۆمەلگایەکی فرەلایەن فرەحیزبی هاتە ئاراوە و خەڵک پەیوەندێکی زۆر نزیک و ئۆرگانیک و ڕاستەخۆی لەگەڵ ئەوانە بەرقەرار کرد و لە پاشان ئەو ڕێکراوە ئەو بڵێن کۆمەلگا لایەنە سیاسیە داخوازی گەورەی هەستا بەرامبەر بە کۆماری ئیسلامی بەتایبەت پاش 22 ڕێبەندان داواکارەکانی بەگشت حکوومەتی کاتی بەگشت قوم و شوڕای ئینقلابدا کرد کە دەری خست کە چەندە دەگەڵ کۆمەلگای تاران کە خەریکە تەواو کۆنەپەرستی بگاتەوە ڕادەی سەدری ئیسلام بەڵام لە کوردستان ئەویان ناوێت لە کوردستان زۆر دووشە زۆر بەربڵاو بوو یەکێکەوە کە بەرچاو بوو یەکێکەوە کە ئەو شعاری دروشمی بڵێن الله ئەکبەر خۆمینی ڕەهبەر نەبوو ئەوە زۆر گرنگ بوو تەفاوەتێکی زۆر بنەڕەتی بوو. دووهام ئەوە کە ئەگەر خۆمینی توانی هێزەکانی ئازادی خواز لە سەرانسەری ئێران فریو بدا بە دوو شت یەکەم ئەوەی کە بخۆی پێدەکەوت وەحدەتی کەلیمە مانای ئەوە بوو کە کۆماری ئیسلامی کە بەخۆی بنەڕەکانی داڕش بوو و داوای دەکرد لە هێزە سیاسەکانی غەیری ئیسلامیش بە دوای دەرچن مانای ئەوە کە کەس بووی نییە دروشمێکی غەیری وەحدەتی کەلیمە کە کۆماری ئیسلامی دەنێ خۆی پەروەردە دەکرد هەڵبگرێ و لە پاشان دروشمی دیکەی ئەوە بوو هەمە باهەم هەمیشە خۆمەنی دەکۆت هەمە باهەم مەبەستیشی ئەوە بوو کە کەس بۆی نییە غەیری هێزی ئیسلامی ئەو شۆڕشە ئیسلامیە هێزەکانی سەرەکی ئیسلامی و داخوازەکانش دەبێت ئیسلامی بن هەمووی دەبێت دەگەڵ بەشی ئیسلامی شۆڕش بێنێتە ئاراوە لە کوردستان بەختەوەرانە بەرچاو بوو کە ئەو دروشمانە ڕێگای نەبوو ئەوە دەستکەوتێکی گەورەی مێژوویە یعنی ئەگەر بین ئێمە ئێستا هەڵی بسەنگەین تەماشا دەکەین چەندە جیاوازی هەبوو لە نێوان کوردستان و لە نێوان قوم و تاران و بەشەکانی دیکە ئێران. کاگ ئەحمەد بەگشتی لە سەرانسەری ئێرانداگە چاو لێ بکەیت ئایا ئەو شۆڕشە هەر دەبوایە کرابە یعنی هیچ بژاری دیکە نەبوو کە بڵێن چاکسازێک ڕێفۆرمێک داوا بکەن لە ئێراندا پێک بێ و خەڵکیش بە ئامانجەکانی بگا یا هەر دەبوایە ڕۆیش باە زیاتر مەبەستمەوەیە بڕیاری خەڵک بڕیارێکی دروست بوو کە دەبی حتمما شالا بچێت. ئەوی ڕاستی بێ ئەم مەسلەی ڕووخان کاکسەلا ئەوە باسێکی گەرم و گوڕ بوو لە ناو حیزبە سیاسیەکاندا لە مێژووی هەر حیزبێکە لە قۆناغێکی تایبەتیە گەیشتون بەوە کە ئایا شعاری ڕووخان بدەین یان نەیدێ ئەوی بە فارسی پێ دەڵێن سەرنگونی تەنانەت ڕاخۆناگرێ ئەگیرێ لە هێندێ لە حیزب و ڕێکخراوەکان کە ئێوە درەنگ شعاری ڕووخانتاندا بۆچی بۆەوە کە لایەنگری پێکاتنی ڕێفۆرم بوون
مانگەکانی ئەوڵ ئەوەی کە کاگازیز لوتفی کرد و باسی سەقزی کرد من لە بیرمە لە سەقز کە مانگەکانی ئەوڵ خۆپیشاندانمانە کرد دەمانگوت ئێمە خوازیاری ئەوەین کە قانونی ئەساسی بەڕێوە بچێ چونکو پێمان وا بوو تەنانەت شار قانونی ئەساسیشی پێشێل کردووە بۆیە نەخێر خەڵک بەگشتی وانە بوو کە تەرەفداری ڕووخان بن خەڵک ئەوی ڕاستی بێخۆ علمی سیاسەتیان نەخوێندووە خەڵک مەبەستم بەگشتیە ئەوە نخبە بوون کە ئەچوونە سەر ئەو وردەکاریانە لە هەر کۆمەلگایەکە وایە ئەمە هەر گرێدایی ئێران و کوردستان وانە نییە بۆیە خەڵک پێیان وا بوو ئەم حکوومەتە بگۆڕدرێ جا گۆڕدنەکە چۆنە گۆڕینەکە چۆنە مەسەلەن ئەو وەختە لە هاوینە ئەرتەشبوت ئەزهاری هاتە سەرکار کە ژەنڕاڵێک بوو و زۆر کابراایکی هیچی لە سیاست نەدەزانی و کابراایکی کەم دەسەڵاتیش بوو ئەمانە دوایی معلوم بوو کە ڕاستی شانەی هێشت بوو هیچ کامیان دەسەڵاتێکی ئاوان ببێ ئەگەر شاپوری بەختیار کە مانگونی مانگێک و چەند ڕۆژ پێش ڕووخانیشە هاتە سەر حکم لە هاوینە شاپوری بەختیار شاقبوڵی بکردایە ئەو بهاتایە لەوانە بوو ئاڵوگۆڕەکە بەرەڕۆتێکی تر بڕوە وەختێکە سەرۆکوەزیر ئەگۆڕدرا یا وەختێکە شاقسەیەکی دەکرد ئاڵوگۆڕێک لە تاران پێگەهات خەڵک گوێن لە ڕادیۆ BBC-ەوە بوو بە تایبەت و لەو بەیاننامانەوە کە لە قومۆ لە تارانەوە یان لە فەڕەنسەوە بڵاو بوو لەیان خوێنیەوە کە بزان ئەوەڵێ چی ئەگەر بەختیار هاتە سەرکار زۆری پێنەچوو خێراوتیان مەرگ بەر بەختیاریش یعنی بەختیاریشمان ناوێ و لە بیریشمان بێ کە ڕژیمی ئێران ڕژیمی شا ڕۆژی 12 مانگی 2 ڕووخا خەڵکێکی زۆر هەڵا ئەکەن لە ئێران ئەڵێن ئەوە هێزەکانی ڕۆژاوا ئەمریکا و ئەوروپایەکان بوون دەستیان لە شا هەڵگرت چەند مانگ بە لەوە وانە بوو ڕۆژی 3 مانگی 1 یعنی مانگێک و 6 ڕۆژ پێش ڕووخانیشە لە کۆنفرانسێکە لە گوادلوپ کرابوو کە جیمی کارتێر و ڕێبەرانی فەڕەنسا و ئاڵمان و ئینگلیستان بەشدار بوون ئەوان بڕیاریاندا یا لە ڕاستی ترەکە بیڵێن کارتێر بڕیاری داوتی ترشا بەکار نایە و دەستی لێ هەڵبگرین ئەگەر ئەمە نەبوایە یعنی ئەگەر شا زووتر تەسلیم بواە کە سەرۆکوەزیرانێ بێرێتە سەر حکم و دەسەڵاتێکی زۆرتری پێ بدایە من پێم وایە دەکرا هێندێ ئاڵوگۆڕ پێک بێنن و دەکرا پێش بە دەست بە دەسەڵات گەیشتنی ئیسلامیەکان بگرن بەڵام شا حکوومەتێکی دروست کرده بوو کە بەبێ خۆی هیچ چێک نەدەکرا بەشێک لە نامێ وەختی بەرنامەکە زۆر بگرن بەڵام کەسێک لە ئەمریکا لە زانکۆی هارڤارد چووە لەگەڵ دەسەڵاتدارانی زمانی شا چاوپێکەوتنی کردووە چاوپێکەوتنیی ئەجگار زۆرە نمونەی زۆرە یەک نمونەی بچووکێ گەڕمەوە شەریف ئیمامی کە 2 جار بوو بە سەرۆکوەزیر لە بیرەوەری کە زۆر شاشی خۆش دەویست لە بیرەوەریەکانی خۆیدا دەیگەڕێتەوە دەڵێ من جارێکیان نوێنەرەکەمان لە UN شتێکی لێ پرسی وتیان قوتی قوربانە و پرسیارە من بە بەڵێ جواب بدەمەوە یا بە نا وتمە بڵێ باشە ڕۆژی دواتر چوومەتە لای شا پێم وتوێ من ئاوام وتووە شاوتێتی تۆ حەقت نەبووە قسە بکەی دەبوو بێ ئەوە لە من پرسی جا ئەو وەختە ئەی وتمە بۆ قوربان تۆ جوابێکی تر دەداوتێتی نەخێر منیشەرە جوابم دەداوە بەڵام دەبێت لە من پرسی حکوومەتێکی ئاوا بەداخەوە شاوای لێکرد بوو کە غەیر ڕووخانی خۆی هیچ ڕێگایکی نەهێشتووەوە کاگەزیز خەڵکی ئێرانی ئەو بژاران لە پێش نەبوو کە داوای ڕێفۆرم بکەن ئەگە حکوومەتی شا وەڵامی نەداباوە دوای داوای وەک کاگ ئەحمەد دەڵە سەر نگونیان کردبا یا ڕووخان بەیان هیچ دەرفەتێک نەبوو بەڵێ من ڕێگان بدەن لە پێشتەکەی پێشوم بڕێک تەکمیل بکەم جارێ دوێنێ ساڵوەگەری کۆچی دوایی جنابی مامۆستا شێخ عیزەدین بوو من بەڕاستی پرسە و سەرخۆشی خۆم بە بنەماڵەی ئەو بەڕێزە و بە کاگ ئەحمەدی ئەسکەندەری کە یەکێک لە نزیکانی هەرە نزیکەکانی مامۆستا بوو و هەروەها بە تەواوی نەتەوەی کورد تەسلیەت بڵێم و مامۆستا شێخ عیزەدین ئەو بڕستەیەم دەمەوێت تەکمیل بکەم کە لە کوردستان بە خۆی شانسێکی زۆر گەورە بوو بۆ بەرگریکردن لە نفوزی ئیسلامیستەکان بۆ کوردستان لە بڵێن پەروەردەکردنی ئیسلامی سیاسی پارانتزەکە دەبەستمەوە دێمە جوابی پرسیارەکەتان ڕاستەکەی من
نظرمەوە لەگەڵ کاک ئەحمەد بە تەواوی هاودەنگم کە شتەکان تێپەڕ ببوون بەڵام من لەسەرەوە پێدا دەگرم کە ڕاستەکەی ڕۆژاوا بە ئەمریکا و بە وڵاتەکانی ئوروپایەوە بڕیاریاندا بوو لە ساڵی 1956ەوە بڕیاریاندا بوو کەیدی دەست لە شاه هەڵبگرن بە دوو هۆکار یەکێکەوەی کە بڕێک زیادەڕەوی دەکرد لە بڵێن هەڵکشانی قیمەتی نەوت بەهای نەوت یەک دووهەم لەوەی کە خەریک بوو ناڕزایەتی گشتی جەماوەری لە ئێران بەربڵاو دەبوو زوڵم و زۆرەکانی ڕژێمی شاه یەکجار زۆر ببوو ئەوە بوو کە بۆ ئەوە کە بەرگری بکەن لەوەی کە ڕژێمێکی دموکراتیک هێر شۆڕشێکی دموکراتیک و ئازادی خوازانە بێتە ئاراوە بڕیاریاندا بە باوەڕی من دەرکردنی خۆمەینی نیشتەجێبوونی لە نۆفلەشاتۆ جێگیربوونی ماڵێکی سەربەستیای ئەمریکا لە نزیکی نۆفلەشاتۆ و هەروەها کۆنفرانسی گواتلوب و هەروەها پشتگیریەکان و دەختیارنانی BBC رادیۆ BBC و تەواوی مێدیاکانی غەربی لە اختیار خۆمەینیدا شتێکی ئاسایی نەبوون پێم وایە پەیوەندێکی ئۆرگانیک و دیالکتیکیشان هەبوو و بڕیاریاندا بوو کە پێش بە هێزی دموکرات بگرن بە خۆمەینی بێنن بیکەنەوە کە بە باوەڕی من کەوا بوو هیچ ڕێگایەکی دیکە نەمابوو بۆ خەڵک نا شادەیتوانی هیچ کارێک بکە بە باوەڕی من ئەگەریش هاتبایە هندێک ڕێفۆرمش دوای کردبایە دیسانە کە ئەوان بڕیاری خۆیاندا بوو شایان ڕانەدەگرت لە وڵات دیارەمە زیاتر باسی هۆکارەکانی نوێ خۆی دەکەن دەزانی هۆکاری دەرەچیش کارتێکردنی لەسەر شۆڕشی 1950 بوو بەڵام پرسیارەکە من بۆ هەردوو لاتانە ئەگەر شا دەسەڵاتی ئەوەندە لە باڵ بڵین پاوان کردبوو ڕێگانە دەدا کە کەسی دیکە بەڵام کارێ بکاتبا وەکو ئێستا کە خامنەی لەسەر کارە و دەتوانێت بڕیاری یەکەم بدا شاژوا بوو بەڵام یەک ڕاستیش لێرەدا هەیە شابان و خۆی لە کتێبەکەشدا ئاماژەی پێ دەکات لەو سەردەمیدا تەنانەت چەند ساڵی پێشتر شۆڕشێ نەخۆشی سیلی هەبووشە بەشێک لە کارەکانی شابان و ئەو کارانەی دەکرد ئایا چەندە خەڵک ئاگادار بن کە شا دەمرد نازانم بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا نەدەکرا ئەو ڕێگا بە شابان و درابا بە هاوسەری کە گەلێک ڕێکخراوی مەدەنی بەڕێوەدەبرد بەرپرسی گەلێک ڕێکخراوی پزیشکی یارمەتیکردن بە منداڵان و هەروە بە تایبەت یارمەتیکردن بە ئەو کەسانێکە گول بوون کاک ئەزیز دەزانێت لە گوندی لیزێک شاری مەهاباتیش خەڵکەکە تووشی و نەخۆشیە بوون کابول لێرە داوایە ئایا دیسان پرسیارەکەگە بە شێوەیەشتی کە بڵم نەدەکرا خەڵک ڕێگا بدەن بە شابان و بێتە سەرکار دوای شۆڕش بکەن من جواب دەمەوە کاکسەلا با بەڵام شابان و کاکسەلای مشکلەکەی ئەوەیە فەقیرە ئەو دەسەڵاتێکی وای نەبوو ئێستا کە بیرەوەریەکانی نووسیوە حەز ناکە شتی خراپ بۆ شابنووسێ دەنا ئەو کتێبە بەناو بانگەکەی کە دکتۆر عەباسی میلانی نووسیەتی بە ناوی شا کە زۆر زۆر سەرچاوەیەکی باوەڕپێکرا و پشتە بەستێ بە بەڵگەنامەی سەفارەتی ئەمریکا لە تاران و وەزارەتی دەرەوە و هەزار شتی تر ئەوە نیشانیەدا کە شا نزیکەی ساڵ و نیوێک بوو سەرەتانی بوو وە سەرەتانی بوو تەنانەت بە فەرەحی هاوسەریشی نەیەزانی کە سەرەتانی هەیە مشکلی شا ئەوە بوو کە ڕێگای نەهێشت بوو بۆەوەکە بۆ دوای خۆی چی بێ یا خۆی تۆزێ لە کەنارەوە بێدەنا ئەوە کە تۆ دەفەرمووی ئەوە یەکێ لە ڕێگاکان بوو کە لە ئێران پێیان دەوت کە شەهبان و ببێ بە نائیب السەڵتەنە نائیب السەڵتەنەیەنی کەسێ بێت جارێ هەتاوەکوونێ کوڕەکەیە بێ بە 18 ساڵ ئەو جێگای بگرێتەوە و ئەو حکوومەتەکە بەڕێوە ببا بەڵام مشکلی شا ئەوە بوو کە نەیدەهێش بەدەستی هیچ کەسیەوە نەدەدا لە مانگەکانی کە ئیتر وەزعەکە زۆر شپرزە بوو لە پاییزە شا دەنێرێ بە شوێن یەکێ لە ژێنەراڵەکانە کە زاوایشی بوو بە ناوی ئاریانا کە نیشتەجێی پاریس بوو دەیهێنێتەوە دەڵێ وەرە کارێکم پێێتە کە دێت دەڵێ پێم خۆشە تۆ ببی بە وەزیری جەنگ ئەڵێ زۆر باشە قوربان قوبول یەکەم دەڵێ بەڵام یەک شەرتم هەیە شا پرسێ شەرتەکە چییە ئەڵێ بە شەرتێکە ئەرتەش لەژێر دەسەڵاتی منابێ شالی قبول ناکە کە قبولی ناکە ئاریانەش دەڵێ دە قوربان وەزارەتی جەنگی چی و منیش ناتوانم و دەگەڕێتەوە
لە ئێران دروشمێک بوو پێیانەوت خوددا شاه میهن، خوددا شاو نیشتمان، کە لە زۆر وڵاتی تر پادشاهەیە من مەسەلەن لە مەغریب و ئەوانە بیستومە دەڵێ خوددا میهن شاه، ئەوان دەڵێ خوددا نیشتمان جا دوایەوە شاه، کە شاه چووە سەر هەموو شتێکەوە و ئەوەیش کە کاک عەزیز گوتی ئەوە بەڵێ ڕاستە لە هەفتاکانە نرخی نەود زۆر چووە سەرەوە، شاپارەیەکی ئێجگار زۆری لە بەردەسا بوو، چەکێکی ئێجگار زۆری کڕی بوو و پەیوەندیەکی باشی لەگەڵ هێندێ لە سەرمایەدارەکانی ئەمریکا پەیدا کرد بوو، هاوکات کە لەگەڵ چین و شوورەویشا پەیوەندی هەبوو، بۆیە لە بارودۆخێکا بوو کە ڕێگەی نەدەدا بە هیچ کەسێکی تر. ئەگەر شا ڕێگەی پێ بدایە ئەو سێناریۆی فەرەحا بەڵێ دەچووە پێشەوە و بارودۆخەکە ئەهۆ نەبووە. ئەگەر خەڵک بیان زانیایە شا سەرەتانی هەیە حتمما بەشێکی زۆر دڵیان بۆیە سوتا و ئەو گەرم و گوڕیە نەبوو کە بڵێن مەرگ بەرشا. کاک عەزیز ڕەنگەی تو چۆنەوە کە لەگەڵ ڕای کاک ئەحمەدی کە باسی ئەوە دەکات شابان و با نایب سەلتەنە، ئایا هیچ ڕێگایەکە بوو بۆی کە بێتێ دەرفەتێک هەبوو؟ ئەو شوڕای سەلتەنەتە کە شا بەر لەوە کە بۆ خۆی بڕوە دایمەزراند، بە باوەڕێمە ئەگە زووتر فکرێکی وای کرداوە تەنانەت بەر لە نەخۆشیەکەی ئەگە ئەوەندا عەقڵ و شعور و بڵێن دووربینەی سیاسی هەبەیە لە استراتێژیکەوە بیزانی باە کە چ مەترسیەک لە داهاتوودا بۆی دێتە پێشەیە، بە باوەڕی من دەکرا پێشی ئەو شۆڕشە بگرێ بەبێەوەی کە بڵین بێگانەکان دەستێوەردانی کاروباری ناوخۆی بکەن. چاوی لێ بکەن ئەو وەختە کە بەختیار هاتە سەرکار بەڕاستی ئازادێکی زۆر زۆر هەبوو لە وڵات، ئازادی چاپەمەنی هەبوو، سانسۆر هەڵگیرا بوو، ساواک هەڵگیرا بوو، خەڵک ئازادی کەسیشە بوو، ئازادی گشتیشە بوو. ئاشا ئەگەر کارێکی وای کردایە پێشتر بیری لەوە کردباوە بێگومان دەماوە، بەڵام بە شەرتێک کە حکوومەتی نەکردباوە فقط سەلتەنەتی کردباوە، یعنی حکوومەتەکەی دانابە بۆ خەڵک هەڵبژاردنشی ئازادی بەردەوام بەرقرار کردبایە کە خەڵک بەڕاستی هەم ئەوانەی کە هەڵدەبژێردێن هەم ئەوانەی کە هەڵدەبژێرن بە ئازادی بێنە ئاراوە بتوانن شتەکە بەدەستەوە بگرن، بێگومان شا نەدەکەویتەوە ڕۆژەی وەخەڵ گەلانی ئێرانیش نەدەکەوتنە ئەو ڕۆژە ڕەشەی ئەوڕۆ، بەڵام بەداخەوە شا زۆر لە خۆبایی ببوو، پێی وابوو دەسەڵاتی پێنجمی دنیاە، پێی وابوو دەچێ بۆ لای تەمەدونی گەورە و ئەو دروشمانەی هەڵگرت بوو کە وردە وردەیدی مەترسیداریش ببوو، بەڵام لە هەمان کاتیشدا من پێم خۆشە ئاماژە بەوەکەم ئەوەندەی کە هێزی بڵین سیاسی ئازادی خواستی ڕاستەقینەی سەرکو دەکرد لە هەمان کاتیشدا غافڵ بوو لە ڕوحانەکان و ئەوانی دەستیوانی ئاوەڵە کرد بوو، ئەوان بە کەیفی خۆیان خەریک بوون لە مزگەوتەکان ئامادەکاریان دەکرد، زمینە سازیان دەکرد بۆ ئەوە کە وردە بێن جێ بە شا لێش بکەن. ئەوان استراتێژی کۆماری ئیسلامی دامەزران بوو، خۆمەینی زۆر زووتر بیری لە کۆماری ئیسلامی کردبوو. کاک ئەحمەد نزیکەی 6 دقە و نیوێکمان ماوە بۆ کۆتایی، ئەمە کۆتایی پرۆگرامەکە دەخێن تیشی دەخێنە سەر مەسەلەی کوردستانی ئێرانێ. پرسیارەکەوە ئایا خەڵکی کورد لە کوردستانی ئێران پێتان وایە دەبی ڕابوەستێت تا شۆڕشێکی سەرانسەری وەک 1950 لە تاران و لە تەورێز و شارە گەورەکان دەست پێ بکە، زادوای ئەوانیش ڕەگەڵی کەون یان بژارەی دیکەی چی لەبەردەستە؟ من پێم وایە ئەمە مەسەلەیەکی ئاڵۆزە و کاتی زۆرتری دەوێت، بەڵام زۆر کورت جوابی جەناب دەدەمەوە. من پێم وایە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ سێ ناسیۆنالیزمی بەدەسەڵات بەرەو ڕووین: ناسیۆنالیزمی عەزەمەتخوازی ئێرانی، ناسیۆنالیزمی تورک و ناسیۆنالیزمی عەرەبی لە ئێران و لە تورکیە و لە سووریە و عێراق. هەر کام لەم ناسیۆنالیزمانە ئامانجیان ئەوەیە ببن بە دەسەڵاتی زاڵ لە ناوچەکەدا. بۆ ئێمە ئێستا مشکلێکمانەوەیە کە سەرڕای ئەو هەموو دڕندەیەی کۆماری ئیسلامی ئێران هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی، یعنی هەموو نزیکەی هەمویان ئۆپۆزیسیۆنی ئێران دەڵێن ئامان کوردەکان جیا نەبنەوە، ئامان ئێران لاواز نەبێت، چونەگەر لاواز ببێ جا بێتەوە. سادقی زیباکەلامەڵێ ئەگەر تاران هەر تۆزێک لاواز بێ تۆ ناتوانی پارەیەک لە بانکێکی شاری کوردستانەوە هەڵگری بیبێ بۆ شارێکی دیکە، چونکو ئەمنیەتی نامێنێ. بۆیە
ئێمە هەتا ئەو کاتەی داوای سربەخۆیی کوردستان ناکەین و هێزمان نییە و دەستڕاستیمان بە دەریان نییە، هێزی گەورەش لە پشتمانەوە نییە کە بتوانین وڵاتێکی سربەخۆ بۆ خۆماندا بمەزرێنین، هیچ عیلاجێکمان نییە جگە لەوەکە لەگەڵ هێزە پێشکەوتن خواز و دموکراسی خوازەکانی وڵاتانی دەوروبەرمان بتوانین ئێتلافێ بکەین. ئەو جۆرەی کە لە ڕۆژاوا بینیمانە نەوەند ڕۆژاوا بە بۆچوونی من نمونەیەکی باشە، ئێمە تەنها ئەو کارەمان لەدەست دێ و بۆیە کورد دایمە لایەنگری گفتوگۆ بووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تێتی گفتوگۆ ئەەکەم بەڵامی ترەوە بە شەرت و هەلومەرجەکەی خۆی. کورد عیلاجێکی تری نییە جگە لەوەی کە لە ڕێگایەکی ئەوەی ئەگەر بکرێ کە پێم وایە کردوشێتی لە ڕێگای هێمنانەوە بتوانێت داخوازەکانی خۆی پێشکەشکە. مشکلی ئێمە ئەوەیە کە ئەڵێ بە دوو دەست چەپڵە لێ ئەدرێ بە یەک دەست چەپڵە لێ نادرێ، ئەوە داخوازی ئێمەیە. لایەنی بەرامبەری ئێمە دائیمە ئێمەیان متتەهم کردە بەوە کە ئێوە بیرێکی تر لە مێشکتانایە، ئێوەتانوێ وڵاتەکە تەجزیە بکەنەوە، بۆیە فایدەی نییە قسەکردن لەگەڵ ئێوە. ئەگەڕڵێن با زمانی کوردی لە مەدرسەکانە بخوێنین یان با کوردستان بەدەست کوردەوە بێ، دەڵێ ئەوە حتمما معنایەوەیە کە ئێوە ئەبن بە نازام ئیسرائیلێکی تر لە بەناوچەکەدا ئەو قسانە. بۆیە من پێم وایە چارەسەری ئێمە ئازادیە، دموکراسیە و هەوڵدانە بۆ ئەوەی کە هەتا زۆرتر هێزە دموکراتیکەکانی ناوچەکە لەگەڵ خۆمانە بکەینە دۆست و هەوڵ بدەین کە ڕوونیان بکەینەوە بەڕاستی کە داخوازی دەتوانێت کوردستانێک کە مافی خۆی درابێتێ بژی لە پەنای وڵاتێکدا کە ئازادی و دموکراسی تێدا بەرقرار بێ، بەبێ ئەوەی بڵێن ئێمە ئەبین بە مەترسیەک لەسەر بوون و نەبوونەمانی ئێوە. کاک عەزیز ڕەنگە ئێوە چۆنە لە ماوەی ئەو 42 ساڵێک کە کۆماری ئیسلامی لە سەرکارە هەوڵی زۆری جاوە بۆ خۆت لە ئاڵەکانی پێشوو ئەمەشدان پێکرد شەڕ بۆ و توێژ بۆ ئاخی بژارەی خەڵکی کورد لە کوردستانی ئێران چییە؟ وەک کاک ئەحمەد دەڵێ لەگەڵ لایەنەکانی دیکە بە شێوەیەکی هێمنانە بێ یان داخوا ڕێگای دیکە هەیە؟ لە ساڵەکانی هەشتاوە کە دیاسپۆرای کورد نیشتەجێ بوو لە ئوروپا، دوو بیر دوو ئیدۆلۆژی بڵێن دوو بۆچوون و استراتێژی لە نێو کوردەکاندا پەیدا بوو، کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. یەکێکیان ئەوەیە کە کورد دەبێ بەرەو سربەخۆیی بڕوا و داوای پێکهاتنی دەوڵەتێکی سربەخۆ بکە و خۆی پشتی خۆی و چوارچێوەی جوغرافیایی خۆی ببەستێتەوە بە بەشەکانی دیکە کوردستان. بەشێکی دیکە دەڵێن نەخێر چارەنووسی ئێمە گرێدراوی گەلانی زۆر لەکراوی ئێرانە، ڕێکخراوە سیاسی سەرانسەرێت دموکراتی چەپەکانی ئێرانە کەوا بوو ئێمە دەبێت زیاتر بەشی دووەم هەڵبژێرین. ڕاستیەکەی ڕێئالیزمی پۆلیتیکە کە لە فەڕەنسەدا پێ دەڵێن ڕێئال پۆلیتیک زۆرتر بە ئێمە نیشان دەدا کە ئێمە لە ماوەی ئەو لانێکەم لە 2003 کە حکوومەتی باشووری کوردستانیش پێکهاتەوە و هەروەها بە لە بەرچاوگرتنی بزوتنەوەی نەتەوەی لە بەشەکانی دیکەی کوردستان دەرکەوتووە ئەو واقعیەتە ئەو ڕێئال پۆلیتیکە دەرکەوتووە کە چارەنووسی کورد سەرەڕای هەموو بەستراوەیەکان، سەرەڕای هەموو پەیوەندەکان، سەرەڕای هەموو دڵسۆزەکان، سەرەڕای هەموو بڵێن نزیکایەتی مێژوویەکان، نەتەوەیەکان، نژادەکان. بەڵام ئەگەمە بمانێ بە شێوەیەکی واقعبینانە ڕاستە و خۆفکر بکەینەوە، چارەنووسی کوردەکانی ڕۆژهەڵات زیاتر لەگەڵ بەشی چەپ و دموکرات و لەگەڵ گەلانی زۆر لەکراوی ئێران گرێدراوە. دیتمان کەمە لە باشووری کوردستان مەسەلەی فێدرالیزم هاتە ئاراوە، حکوومەتێکی فێدرال تقریبا نیوە سەربەخۆ هات، بەڵام هیچ ئاڵوگۆڕێک لە کوردستانی ڕۆژهەڵات پێک نهات کەوا بوو. بەڵام لە هەمان کاتدا ئەگەر لە ئێران ئاڵوگۆڕێک دەبێ، بڵێن سەرهەڵدانێک دەبێ، یەک و دوو لە کوردستانیش کوردستانی ڕۆژهەڵاتش دەگرێتەوە. ئەگەر کێشەیەکی ئابووری دەبێ، قەیرانێک دەبێ، کۆمەڵایەتی ئابووری لە کوردستانی ڕۆژهەڵاتش دەگرێتەوە. ئەوە هەمووی ئەوانە دەردەخەن کە بەرژەوەندەکانی لانیکەم ئێستای کاتی بۆ کوردی ڕۆژهەڵات لەگەڵ بەشەکانی دیکە ئێران لەگەڵ خەباتی سەرانسەری ئێران گرێدراوە. گەلێک سپاسی هەردوولاتان دەکەم کاک ئەحمەد یاسکەندەری شارەزای سیاسی و کاک عەزیزی مام لێ چالاکی سیاسی کە بۆ ئەو 5 ئەڵقەیە لەگەڵ مابوون و هیوادارین
پەیوەندیکار بەردەوام بێت گەلێکتان سپاس دەکەین و بابەتی ڕووداوەکانی کوردستانی ئێرانێ پاش شۆڕش و شۆڕشی ئیسلامی بە کۆتایی دێت. بینەرانی بەڕێز تا پرۆگرامێکی دیکەی ڕوانگە هەر سەرکەوتوو.